یەکێک لە کارە گرنگەکان کە لەم کابینەی حکوومەت هەرێمی کوردستان کاری لەسەر دەکرێت گرنگی پێدانی زیاترە بە مامۆستایان بەردەوام بن لە خول بینین ڕاستە. ڕێک بڕۆن لەگەڵ پێشکەوتنەکان چۆن بتوان خۆیان لەگەڵ قوتابیان بە نوێترین زانست بگونجێنن جا حکوومەت هەرێمی کوردستان لەم کابینی ڕاهێنانی مامۆستایانی بۆ بەرزکردنەوەی توانستی زانستی و ڕاهێنان لە بوارە جیاوازەکان دەست پێ کردووە مەکارێکی زۆر باش. بێگومان بۆیە هەر لەسەرم بابەتە بە گرنگی دەزانین کە قسەی زیاتر لەگەڵ بەڕێز مرشید زراری بکەین کە مامۆستای ڕاهێنەرە و لە ستۆدیۆ میوانیەمەیە مامۆستا مرشید بە خێراتیەم کاتت باش مامۆستا بەیانیت باش مامۆستا ئەوەی کە جێ گرنگی پێدانە چین و توێژی مامۆستایانن کە لە ئاست پرۆسەی خوێندن دابن بە شێوازێکی سەردەمیانە و لەگەڵ پێشکەوتنەکاندا بگونجێت چونکە ئەزانین ئێستا بەرەو پێشچوونی جیهان ئەمەندە خێرایە کە پێی ڕناگەین لە ساڵێک بۆ ساڵێکتر هەندێک یاسا هەیە لەوانەیە بۆ مانگێک تەنها کاری پێ بکرێت و پێویست بە هەمواری بکات ئەمە یاسا دواتر یینەوە سەر پرۆسەی خوێندن بە هەمان شێوە بە هەموو بوارەکانی دیکەوە کەواتە ئێوە چیتان کردو بۆم بوارە بە تایبەدەم پرۆژە استراتیژیە گەورەی کە لە کابینەی نوێ ماکراوە چۆن کارەکانتان دەست پێ کردووە سەرەتا بە ناوی خوددا تەبان کای پەروەردەیەک لەو کایانەیە کە لە هەموو بوارەکانی ناو کۆمەڵگا جێگای خۆی هەیە و هەموو کایەکان جواتی بیتن یان ئیداری بیتن هەرچی بی پێویستی بوێ کە پاڵپشتی بکرێت لەلایەن وەزارەتی پەروەردە وەزارەتی پەروەردەش دائیم لە هەوڵدایە کە ئاستی کوالیتی خوێندن بەرز بکاتەوە ئاستی خوێندنی هیچ وڵاتێکیش بەرز نامتەوە هەتاکو نەتوانین ئاستی مامۆستایەکانی بەرز نەکەینەوە بۆیە لە کابینەی نوێ بە تایبەتی بایەخێکی زۆر دراوە بە بەرزکردنەوە و توانستی مامۆستایان ئەویش بە لە ڕێگای استراتیژە کە پێی دەگوترێتن استراتیژی ڕاهێنان کە استراتیژێکی درێژخایەنە لە 2023 دەستی پێکردووە بە قۆناغ یەکەم بەردەوام دەبێت تا 2030 زۆر باشە مامۆستا ینی ساڵێک تێپەڕیوە خەریکە کە ئەم پرۆسێ دەستی پێکرد وایە پرۆسی ڕاهێنانکرد مامۆستایان ئەو گۆڕانکاریانەی کە ئێوە وەکو ڕاهێنە لە مامۆستایەکان بینیوتانە چییە شتێکەیە کە ئێوە بەدیتان کردو پێتان وایە هەبوونی ئەم خولە بۆ مامۆستایان ئەوەندە گرنگە کە بتوانێت کاریگەری هەم لەسەر توانای مامۆستا بکە و هەم لە مامۆستا بگوازرێتەوە بۆ قوتابیان بۆ خۆی هەموو پرۆسێک کە دەست پێ دەکرێتن ئامانزێکی هەیە ئامانجیمە لە پرۆسی ڕاهێنان ئەوە بوو کەمە بتوانین شێوازی وانەگوتنەوە لە ناوەندەکانی خوێندن بگۆڕین لەوەی کە مامۆستا سنتەر بیتن بیگۆڕین بۆ ئەوی قوتابی سنتەر بیتن چکە قوتابی نەوەی دوا ڕۆژە ئەو ڕۆژێکدا دێتن کارەکانی ئەو وڵاتە کایەکانی بەڕێوە دەباتن ئەو بێگومان سەرەتا کەمە دەستمان پێکرد بەو جۆرەی نەبوو تەوەقعیمە ئەوە بیتن کە بتوانین ئەمە لە خلالی بەپی ئەو ڕاپرسیە و بەپی ئەو هەڵسەنگان و بە دوواداچوانە ئێمە کردیتمان لە ماوەی 3 مانگدا ئەو گۆڕانکاری گەورە بینین لە ئاستی توانستی مامۆستایان و لە بەرزبوونەوەی کارامەیی خوێندکاران و قوتابیان ئەوەی سەرەتا وەکو لێکۆڵینەوە کرا کە ئاستی کارامەیی خوێندکاران دەتانین بڵێن لە زۆر بواردا لەگەڵ مامۆستاکان لە 102 تێپەڕی نەدەکرد بەڵام دوای ئێستاکە نوێترین توێژینەوە ئاستەکە بەرەو 170 ڕۆیشتە بەرەو پێشچوونەکە ئەویش لە ئەنجامی ئەوەی کە ئەو شێوازی ڕاهێنانە نوێیە کە شێوازێکی جیهانیە کە هێنامەنە ناو ناوەندەکانی خوێندن کاریگەری هەبووە کاریگەری ئەوە لەسەر ئەدای مامۆستا لەسەر شێوازی گۆڕینی ڕێگاکان و میتۆدەکانی وانەگوتنەوە بە سنتەربوونی قوتابی باشە مامۆستا هەڵبەت مامۆستا خۆشی پێویستی بەوەیە کە چەند خولێک ببینێ تا بتوانێت بێتە مامۆستایەکی ڕاهێنەر بۆ مامۆستایانی دیکە جا ئەو مامۆستانە چۆن ئامادەکراون چۆن خولیان پێبینراوە و توانای ئەویان هەبێ کە خولەکانی ڕاهێنان بڵێنەوە بەخۆی پێویستی هەموو سێکتەرێک وا دەکاتن کە ئەتوو بە دوایی چارەسەرێکدا بگەڕی لە پاش لێکۆڵینەوەکان دەرکەوت کە چەند کلێنێک هەیە لە بواری پەروەردەدا وەزارەتی پەروەردە بە تایبەتی لە کابینەی نوێم کە پاڵپشتێکی تەواوی مامۆستایان و پرۆسەی پەروەردەیە بیریان لەوەی کردەوە کە پرۆسەیەکی ڕابگەێنە بەناوی پرۆژەی استراتیژی ڕاهێنان لە ڕێبەرێکی ئاوادا بۆ ئەمە بەستەش لە کۆتایی ساڵی 22
بە دیاریکراوی لە سەرەتای مانجی 11 وەزارەتی پەروەردە ئەو پرۆژەی ڕاگەیات کە ئارەزومەندانە مامۆستایان دەتوانن لە ناوەندەکانی خوێندن بێن لە سنووری پەروەردە گشتەکانی خۆیان داوا پێشکەش بکەن کە بۆ وەستی ئەوەی بەشداری خولی ڕاهێنان بکەن لەوم بەبەستا ئەمە لە بەڕێبەراتی گشتی پەروەردەی هەولێر بە دوو گروپ سەرەتا لە مانجی 11 بەشداریمان کرد ماوەی 40 سەعات 40 کاژێر خولی دیداکتیکمان دیت دواتریش 40 سەعاتیش 40 کاژێریش لە شێوەی خوێندن لە ماڵەوە کە بابەتەکانمان ئامادە دەکرد واتە کوێی خولەکان دەتوانین 80 کاژێر بوو بە سەرپەرشتی مامۆستای پەروەردەناس مامۆستا فایق سەعید لە هەموو کوردستان توانی لە ماوەی ساڵێکدا 600 ڕاهێنەر پێ بگەێنیت ئەو ڕاهێنەرانەش دوای تەواوکردنی خولەکانیان تاقیکردنەوە تێستیان کردو ئینجا پلەی ڕاهێنەرانی کوردستان و ڕاهێنانی نیشتیمانیان پێبەخشرا زۆر باشە مامۆستا ئەوەی کە ئێستا مامۆستایانی قوتابخانەکان خەریکن خول دەبینن لەگەڵ بەڕێستان ماوەکەی چەندە و ئەو تەوەرانەی کە ئێوە باسی دەکەن لەگەڵ مامۆستایان چییە تەوەرەکان پەیوەستە بەوانەکانی قوتابخانە یان دەرەچیە پەیوەستە بە سلوک و تعاملکردنی مامۆستایان لەگەڵ قوتابیان خۆی لەناو پرۆژەی استراتیژی ڕاهێنان کە ماوەی 8 ساڵە 8 تەوەری سەرەکیمان هەیە ئەمە بۆ ساڵ یەکەم ئەمە تەوەری پێداگۆجی یان ڕێگاکانی وانەگوتنەوە هەڵبژێردەوە لە وەزارەتی پەروەردە ئەویش خۆی دەبینتەوە لە 11 ڕێگای هاوسەرخ کەما لە میانی ئەم ساڵی خوێندنی 23-24 ئێستا خەریکەوە بەرەو کۆتایی هەندێکمان کۆتاییمان پێهێناوە ئێستا لە قۆناغی هەڵسەنگاندنین تەوەرەکانی کەش دابەشکرا بۆ ساڵەکانی تکە کە تەکنەلۆژیا لە خۆ دەگرێتن خولی دروستکردنی مامۆستای سەرکردەوە بەڕێوەبەری سەرکردە دەگەێنیتن شارەزابوون لە بەکارهێنانی هۆیەکانی فێرکردن شارەزابوون لە پرۆگرام و بەرزکردنەوەی ئاستی قوتابی چۆنیەتی تەعاملکردن لەگەر قوتابی بزێ و لەگەر بەڕێوەبردنی پۆل باشە کاریگەری چۆن بووە لەسەر پرۆسەی خوێندن بەگشتی جا لەسەر مامۆستایان هەرخوان کە پولەکەیان بینی و لەسەر قوتابیان ینی هیچ کاریگەریەکیە بۆ ڕنگدانەوەی چۆن بووە ئەگەر ئەمە بچین لە ناوەندەکانی خوێندن چاک بە ناوەندەکانی خوێندن بخشێنین دەبینین گۆڕانکاری زۆر گەورە بەدیکراوە ئەویش بە شایەدی مامۆستایان و لەگەڵ دەرەنجامی ئەو بە دوواداچوانەی کە ئێمە کردومانان دەبینین ئێستا کە هەم قوتابیان هەم مامۆستایان وەکو سەرەتانینە سەرەتا ئەگەر بە ینی بڵێ بەرپرسانێک بەرامبەری هەبیان ئەوە ئێستا کە بە پەرۆشەوە بەرەو ڕاهێنان دێن و قوتابیانی زیاتر جۆش و خۆشیان پێکەتێ لە ناو ناوەندەکانی خوێندن لەبەرەوەی کە دەبینیتن مامۆستاکەی بە شێوازێکی نوێ بابەتەکەی لە بۆ باز دەکا و ڕاوە دەکاتن ئەویش حەزی بەشدار بوونیە چکە لە کۆتاشت کەمە دەڵێن کە هەدەفی سەرەکی ئەمە ئەوەیە کە قوتابی بکەین بە چەق و سنتری خوێندن ئێستا قوتابیەکە هەز دەکات خۆی بەشەکە لە پرۆسەی پەروەردە پێشتری قوتابیان کە ئێمە قوتابین زۆر بەمان ئێمە لە دەرەوەی پرۆسەی پەروەردە بووین تەنها ئەوە بوو کە ئەرێکمان پێدەدرا و زیاتر نەبوو جێبەجێمان دەکرد مامۆستاکە خۆی هەم ڕاوەی دەکرد هەم خۆی هەموو شتێک بوو سنتەر بوو لە پۆلەکە بەڵام ئێستاکە خەریکە شتەکە پێچوانە دەکەینەوە قوتابی دەبێت بە سنتەر و ئەوە ژوا دەکاتن کارامەیی و ئاستی زانستی و پاشخانی معریفی قوتابیەکان بەرزتر بێتەوە باشە مامۆستا ئێوە لەسەر چ بنەمایەک هەڵسەنگاندن بۆ مامۆستایانە دەکەن کە لە خولەکان بەشدارن ئەمە هەمووی دەردەچێ یان نمرە هەیە بۆ مامۆستایەکان و ئەوانەی کە زۆر باشن لە خولەکان ئەوانە جیاوازیان چێ لەگەڵ مامۆستایەکی دیکە یاسایی بەخۆی هەموو پرۆسەکە دەست پێ دەکرێتن ئەگە هەڵسەنگاندن نەبیتن ئەو پرۆسە تۆ ناتوانانی بڕیار بدەیت کە بە ئەنجام گەیشتیان بە ئەنجام نەگەیشتووە پرۆژەی استراتیژی ڕاهێنان لەناو ئەو ڕێبەرەی کە هەمانە ئێمە لە دوای تەواوکردنی میتۆدەکان ڕێگاکان بەپێی ئەو ڕێبەرەی کردوان دەتوانێت مامۆستای ڕاهێنار لە دوای شەشەمین دیدار دەست بە دیدەنی و هەڵسەنگاندن بکاتن ئەمە لە کۆتایی تەواوکردنی میتۆدەکان دەست بە پرۆسی هەڵسەنگاندن دەکەین ئەویش بە میکانزمێکی خۆی هەیە کە بریتێر لە دوو شێوەی یەکەمیان دیدەنی و چاوپێکەوتنی مامۆستای ڕاستەوخۆ لە پۆلەکان هەڵسەنگاندیان دەکەین فۆرمێکی تایبەتمان هەیە کە خۆی لە 12 تەوەردەگرێتەوە هەر تەوەرێک 5 نمرەی لەسرە کۆی نمرەکانی کەوتەگرێت 6 نمرە
لەگەر وەرگرتنی فیدباکی قوتابیان کە چل نمرەی لەسرە کۆی ئەو دوو نمرەی کە دەکات 100 نمرە دەبێتە ئاستەکانی مامۆستای پێدیاری دەکرێن لە دیاریکردنی هەڵسەنگاندن ئێمە نمرە نادەین بە مامۆستا بەڵکو ئاستیان پێ دەدەین بە خۆشحاڵیەوە جەنابی وەزیر ئەوەی پێڕاگەاندن وتی لە کابینەی نوێ حکومەت پاڵپشتی مادی و معنەویمەی کردێ کە ئەو مامۆستایانەی ئاستی ئەی پلس وەردەگرن کە درعی مامۆستایەتیان پێ دەدرێت پێیان دەگوترێت مامۆستای ساڵ لە ڕێوەڕسمێکی تایبەت بە ئامادەبوونی بەرپرسە باڵەکانی حکومەت ڕێزدنانیان لە بۆ دەکرێتن ئەوانەی کە بۆ ئەم ساڵە بەڵێ بۆ ئەم ساڵە تاکوی ئێستاکە بەپێی ئەو استراتیژی کە لە بەردەستمانەوە پێی ئەوەی کە جەنابی وەزیر لە ڕاگەیاندەکان باسی کرد بەڵێ ئەم ساڵەکە دەکرێتن و ئەو خەڵات و ڕێزلێنانەش بە مامۆستایانی سەرکەوتوو دەبەخشرێتن. باشە وەکوتان هەموو مامۆستایەک ئیجبارەکە بەشدار بێ یاخودنە بەخۆی هەموو مامۆستایەک بە دەستەی کارگێڕیەوەش دەبێت لە بەشدار بێ ئەگەر پسپۆریەکەشی پەیوەندی بەو بابەتەی ڕاهێنانی من نەبێتن کە باز دەکەین بۆ نمونە ئێستاکەمە یەک لە ڕێگاکانمان هەیە کە ڕێگای چینی و سەنگافوریە کە تایبەتە بە بیرکاری یعنی ئەوە نییە لەو دیدەنیە لەو دیدارە لەو ڕاهێنانە تەنها مامۆستانی بیرکاری ئامادەن بەڵکو دەبێ هەموو مامۆستایەکان تاکو و هەموو مامۆستایەکان سەرنج و تێبینی چیان هەبێ بتە پاشخانێک لە بووان لەبارەی ڕێگایەک لە ڕێگاکانی نوێ. باشە مامۆستا وەک دەزانرێ ینی ئێوە پسپۆریتان هەیە لەم بوارە کاری مامۆستایەتی بەشێکی پەروەردەکردنە اینجا فێرکردنە ینی پەروەردەکردن ڕۆڵەکەی ڕەنگە لە پێش فێرکردنەکەش بێت مامەڵەکردن لەگەڵ قوتابی لەگەڵ تەبیعات و هەڵسو کەوتی جیاواز زۆرە لە بنەماڵی جیاواز پەروەردەی جیاواز هاتوون لێ قوتابخانە هەموو کۆبوونەتەوە لەم خولە ئێوە گرنگیتان بەوەداوە چۆن مامەڵە لەگەڵ ئەو قوتابیانە بکەن کە جیاوازترن لە قوتابی ئاسایی لە ڕووی ڕەوشتەوە لە ڕووی ئەو کارانەی کە لە ناو قوتابخانە ئەنجامی دەدەن بۆ خۆی ئەگەر ئەمە هەر تەمەشای وەزارەتەکەی خۆمان کە وەزارەتی پەروەردە پێشتر وەزارەتی پەروەردە و فێرکردن بوو ئێستا کەوشەی فێرکردن لە ناو ئەوی تایتڵی وەزارەتەکەمان نەما بووتە وەزارەتی پەروەردە واتە ئێمە زیاتر بایەخ بە پەروەردە دەدەین وەکو مامۆستایان ینی ئەمە پەروەردەکارین چکە ئەگەر ئینسان پەروەردە کرا خۆی فێر دەکاتن ئەمە ئێستا کە لە استراتیژی نوێمە هەوڵادین قوتابی فێر بکەین بەڵکووا لە قوتابی دەکەین قوتابی خۆی فێر بکاتن یەک لەو تەوەرانەی کە لە ناو پرۆژەی استراتیژی ڕاهێناندەیە کە لە بۆ ماوەی ئەو هەر ساڵەی کە دیارە ئەوەیە چۆن مامۆستا لە ناوەندەکانی خوێندن مامەڵە و هەڵسو کەوت و لەگەڵ قوتابی بزێ و یان قوتابی حەنوب یان قوتابی شەرمە یان قوتابی خاوەن پێداویستی تایبەت چۆن دەکاتن چکەمە بڵێن و نەڵێن ناوەندەکانی خوێندن شوێنێکە لە بۆ کۆبوونەوەی کۆمەڵێک کەسێک لە کۆمەڵی خانەوادەی جودا و لە کەلتور و لە پەروەردە و لە هەموو شوێنێک ینی شوێنەکە هەمووی تێدا کۆبوویتەوە بۆیە دەبێ ئەمە مامۆستاکانمان خۆشمان لەسەر بنەمایەکی دروستی پەروەردەی ڕاهێنان بکەین تاکو بتوانین لەگەڵ کۆی ئەم ئەقلانە هەسوکەوت بکەین و بیانی نەسەر ڕێگای ڕاست. باشە مامۆستا ئێستا زانین کە جگە لە قوتابخانە حکوومیەکان کە ڕاستەوخۆ لەلایەن وەزارەتی پەروەردەوە چاودێریانەکرێت چەندین قوتابخانەی دیکی تایبەتمان هەیە ئەوانی شەر لەژێر چاودێری وەزارەتان ئەڵبەت ئەوان چۆن ئەتوانن بەشدار بن ئەها بۆ ئەوانی شار ئیجباریە کە مامۆستاکانیان بەشدار بن لەو خولەدایە خودنا یەک لە پلانەکانی پرۆژەی استراتیژی ڕاهێنان ئەوەیە کە ئێمە لە مانجی 12 لە کاتی بشوکە دیدارێکمان هەبوو لەگەر جەنابی وەزیر ئەوە بوو کە لە ساڵی ئایندەدا قوتابخانە ناحکومیەکانیش بە هەمان شێوەیە قوتابخانەکانی حکومی پرۆژەی ڕاهێنانیان تێدا ئەنجام بدرێت. باشە شتێکم بینی لەم نامیلکەیە لەم ڕێبەریە هاوڕێیانشمان ئەگەر بیدەن لەسەر شاشە بۆی بینەرانیش ببینی ئەمە مامۆستا هەر ئەمە استراتیژی ڕاهێنانی مامۆستان 2023 تاوەکو 2023 ئەمە بۆ ماوەی 7 ساڵە وایە لەسەر ئەم تەوەرانە ئێوە خول بە مامۆستانی تر دەکەن یان ڕاهێنانیان پێ دەکەن بەڵێ ئەگەر باسێکمان بۆ بکەی ئەمانە بۆچی ئەمانەتان هەڵبژاردووە ئێوە دەبەن ئەمە کە وەزارەت ئەوانی دەستنیشان کردووە دوای لێکۆڵینەوە دوای توێژینەوە دەرکەوتووە ئەو کلێنانەی کە هەبووە لە بواری پەروەردەدا بە چپڕ بکرێتەوە ینی بخۆی توێژینەوە کرا زیاتر لەسەر 5,000 مامۆستا کە دەرەنجامەکەیەوە بووە هەندێک کلێن هەبووە لە پرۆسەی پەروەردەدا ئەوانە
جارێک گرنگترینیانن لە ئایندەدا لە شتی زیاتریشمان دەبێتن ینی لە ئێستاکە ئەمەوانە گوتنەوە و پێداگۆجیە ئەم ساڵەکە کە ئەوە خەریکەوە تەواوی دەکەین دوای تەکنۆلۆژیا و دوای چۆنێتی بەکارهێنەرەکانی فێرکردن و کە لەسەر ئەو ینی هەر ساڵێک بابەتێک هەر ساڵێک بابەتێکە باشە مامۆستا بۆ ئەو مامۆسانی کە لە گوندەکانن یاخود ناوچە دوورە دەستەکانن ئەوان چۆن ئەتوانن سوودمەند بن لەم پرۆگرامە لەم استراتیژە گەورەی ڕاهێنان خۆی یەک لە شتە باشەکانی ئەو پرۆژی استراتیژی ڕاهێنان لەم کابینێدا ئەوەیە پێشتر شتێکی نوێ نیە ڕاهێنان یعنی بڵێن شتێکی نوێبی و تەنها لەم کابینێ بەڵام جۆرەکەی گۆڕاوە جۆرەکەی ئەوەیە پێشترێ کە ڕاهێنان دەکرا سنوورێکی داخرا و دیاریکراوی هەبوو زیاتر لە سنتەری شارەکان بوو دوو ماوەکەی کورد بوو سێ لە بۆ پسپۆریەکی دیاریکراوە بەڵام لە استراتیژی ڕاهێنانی کە ئەو پرۆژە درێژخانە ئەوەیە هەموو کوردستان حتا ئەگەر دێهاتێک گوندێک تاکە یەک مامۆستاشی هەبێ دەبێ مامۆستای ڕاهێنەر بچی ڕاهێنانی پێ ئەنجامداتن پێشترێ لە ڕاهێنانەکان شێواز دەکەوێت بوو کە مامۆستایان داهاتنە بەڕێوبەراتی پەرەپێدان و پەروەردەی کە خۆیان دەبینی ئێستاکە جیاواز بوویتەوە تا ئەرگ لەسەر مامۆستاکان کەمتر بێتن مامۆستای ڕاهێنەر دەچێتە قوتابخانەکان و هەفتەی یەک سەعات لەسەر تەوەرێکی دیاریکراو بابەتێکی دیاریکراو ڕاهێنان بە مامۆستاکان دەکات زۆر باشە مامۆستا مۆشێت زراری زۆر زۆر سپاس بۆ تۆ بە ڕوونکردنەوەنە وا هیوادارم بەردەوام بن ئەم کارێکی زۆر زۆر گرنگ و زۆر زۆر گەورەیە دەستان خۆش بە هەبوونی کەسی پسپۆڕی وەکو شارەزا وەکو جەنابتەن دڵنیام گۆڕانکاری دەکرێت سپاس ێوەش دەکەین کە خەمخۆری بواری پەروەردەنەوە سپاس بۆ کەی 24 زۆر بەخێر سپاس بەخێر هاتن